یە کورسی ژماری زیاد کرد بێت دیابایی 2 کورسی ژماری زیاد کرد بێت لە کاتێکا بەتەنیش ئەوە شوێنی وایە بە ملیۆن زیای کردووەە ئەمە کەوێتە سەرشانیشیە پێم وایە پێویستە پەرلەمانی کوردستان لێ بکۆڵێتەوە لە کاتێکا لە هەرێمی کوردستان ئارامی هەبوو بەڵام لە ناوچەکانی تر جۆرێک لە توند و تیژیش هەبوو بەڵێ وایە کاک نوشان لە دۆخێکی لەم شێوەیەدا چی چارەسەرە فرەلیستی من پێشەوە بێمە سەر چارەسەر ئەمەوێ مەترسیەکانی ئەوەی کە ئەگەر لە پەرلەمانی عێراقا مەبدەئی تەوافق نمێنێت پەیڕەوی پێ نەکرا و مەبدەئی ئەکسەریەت و ئەقلیەت جێبەجێکرا من ئەمەیە لەسەر ئەوە قسە بکەم چون ئێمە لە بەردەمی هەڵبژاردنین ئەم هەڵبژاردنە 4 ساڵی داهاتوو لە عێراقا ئەو پەرلەمانە تەشریعات دەکات و قانون بەڕێوە بێ وەزارەت دروستەکە وەزارەت دەڕوخێنێ و وەزیری بانک بۆ محاسبە بەبیر و بۆشوونی من مەترسیەکی زۆر گەورە هەیە کە لە پەرلەمانی داهاتووە وەکو چۆن پێشتر مالیشی و ئەوانە داوایە نەکرد کە مەبدەئی ئەقلیەت و ئەکسەریەت لە پەرلەمانە پەیڕێویبکردن نەک مەبدەئی تەوافق ئەم جارە احتیمالی زۆر هەیە بەهۆی ئەو ژمارە زۆرەوە کە هەندێک لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق زیایی کردووە ئەو مەبدەات پەیڕێوی بکەنەوە کە ئەویان پەیڕێوی کرد یەکەم شت نیسبەتی کورد لە وەزارەتەکانی بەغا لە دام و دەستگای ئیداری عێراقا کەمە بێتەوە دووهەم ئەبێ ئێمە بیر لەوە بکەینەوە کە بودجێ هەرێمی کوردستان دیسانەوە ئەویژەکەوێتەوە بەرموناقەشە ئەو سەیحەڤەیە ئەکەوێتەوە بەرمەترسی سێهەمینی مەسەلەی پێشمەرگەیە کە پێم وایە لە پەرلەمانی داهاتوە ئەگەر بەو طریقەیە معاملەی لەگەڵا بکرێ پێشمەرگە وەکو میلیشیا معاملەی لەگەڵا کرێ و ناڵێن بێت سەرەتایەکی تر ئەویش ئەوەیە کە ئێمە هەمومان هەوڵی ئەومانە سامانە سروشتەکان لە کوردستان لەژێر دەسەڵاتی هەرێمی کوردستانە بێ پێم وایە عقودی نەوت و ئەوانەش ئەتوانن هەڵبۆشێننەوە و گەلێشتی تری لەو بابەتانە ینی بە معنایەکی تر عێراق وەختی خۆی ئێمە خۆمان رازی بووین لەسەر ئەوەی کە خارجیە و دیفاع و مالیە بەدەست مرکزەوەیە ئەگەر بەم جۆرە بڕوات مرکزێکی بە قووە دروزە بێت ینی تەنانەت ناڵێن هەرێمی کوردستان جۆرێک لە پەیوەندی لەگەڵ دەوڵەتانی دنیا هەبێت و ئەو سەردانانەی کە سەرۆکایەتی هەرێم و پەرلەمان و وەزیرەکانی ئێمە ئیکەن بۆ شوێنەکانی تری دنیا بۆ ئەی پەیوەندی باش لە بینی هەرێمی کوردستان و شوێنەکانی ترە دەرکەن ئەیخەنە چوارچێوەی وەزارەتی خارجیەوە پێشمەرگا خەنە چوارچێوەی وەزارەتی دیفاعەوە میزانی سەیی حەڤە و ئەمانە خەنە چوارچێوەی میزانی عێراقەوە ینی ئەوە مەترسیەکانە کە بەڕاستی لە ئێستاوە من ئەمەیە هەموو کەسێکی لێ بە ئاگابێن و خەڵە وشارکەمەوە زۆر باشە سەبارەت بە ئەو مەترسیانە چارەسەر چیە ئایا کورد چی بکات یەک لیست بێت هاوهەڵوێز بێت یە گوتاری هەبێت بەتایبەت کە ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆرجار تۆمەتبار دەکرێن بەوەی کە گوتاری هاو بەش یاخود یەک لیستی کورد ڕەت دەکەنەوە وڕەتیشتان کردەوە بە فعلی ئەزانی کاکەیان جارێ با لە پێشاوە باسکەم یەکلیستی و فرەلیستی ئێستا ئەسڵ لە کوردستانە مشکلە نەماوە سلەیمانی 15 کورسی هەیە هەولێر 14 کورسی هەیە دووەک 9 کورسی هەیە هەتا ئێوارە تەزویریش بکەین و تەزویر نەکەین یەک لیست بین 10 لیست بین 15 لیست بین ژمارەی کورسیەکانی سلەیمانی نەزیادەکە نەکەمەکات عینی کورسیە چێتە ناو پەرلەمانی عێراقەوە ئەو هینایی هەولێرە چێتە ناو پەرلەمانی عێراق و ئەتوانین لە بەغدا جارێکی کە هاوپەیمانێتی بکەین ڕێ بکەوین لەسەر ئەم شتە قەومیانەی کە پەیوەندی بە چارەنووس و بە پاشە ڕۆژی میلەتەکەمانەوە هەیە من بڕوان ناکەم هیچ کوردێک هەبێت لاری لەوە هەبێت کە ئێمە بتوانین وتاری سیاسی هاوبەشمان هەبێت لەسەر ئێستا و پاشە ڕۆژی میلەتەکەمان ینی چارچیە ئێمە پرۆتێستێکمان نووسیوە بۆ مفەوەزیەت لەسەر ئەو وەزع فراکسیۆنی گۆڕانیش لە هەولێر اینێکی دەرکردووە بەیاننامەیەکی دەرکردووە و داواشیان کردووە کە کۆبوونەوەیکی خێرای پەرلەمانی کوردستان بکرێت من خۆشم پەیوەندیم بە هەندێک لە پەرلەمانتارەکانی خۆمان لە بەغا کردووە کە لەوێش ئەم مەوزوع بوروژێن و باسی بکەن لەبەرەوە لە هەموو لایەکە هۆڵمان داوە و با چاوەڕێ بکەین بزانین هەڵوێستی پەرلەمانی کوردستان و هەڵوێستی ئەنجومەنی وەزیرانی کوردستان و هەڵوێستی لە سەر و هەمویانەوە سەرۆکاتی هەرێمی کوردستان لە مەوزوعات چێ بێت بێگومان هەرچی بڕیارێک هەڵوێستێک ئەوان بە قازانجی میلەتی کورد بیدەن ئێمە بەبێستی و دوو پشتیوانیانەکەین زۆر باشە کاک نیشان هەندێک لەو پرسیارانەی کە بۆمان هاتووە ژمارەی زۆر لەو پرسیارانی بۆ ئەمەڵقەی بەرنامەی ڕوبەڕوو هاتووە تایبەتە بەو قسانەی کە مامجرال لە پلەنیۆمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکردوێتی بەشێک لەو قسانە لە ڕۆژنامەکانە بڵاو کراوەتەوە کە بەشێکی زۆر لە کارە خراپەکان یاخود لێ پرسراوەتی کۆمەڵێک هەڵوێستی خستۆتە ئەستۆی تۆ ڕای بەڕێزت بەڵێ من یەکەم خەواڵەکانی بە من گەیشتووە هی دەستی دوو هەمە ینی لە دەستگاکانی ڕاگەیاندن و لە دەمی ئەمەوە بیستومەتەوە من خۆم نە لە تەلەڤیزیۆن ناجۆم لێ بووە چی باس کردووە
نەبەنووسینیش تا ئێستا خەمەوە بزانم چی باس کردو ئەوەی کە بیستمە ئەوەیە کە لە ڕۆژنامەکانە بڵاوکراوەتەوە ئەوەی کە بیستمە ئەوەیە کە ئەوانە لەو پلینۆما بەشداریان کردووە بەدەم بۆیان ژێراوەتەوە یاخود ئەوان بۆی شیجان جێراوەتەوە و شخصی سێم بۆ من جێراوەتەوە لەبەرەوە جێرانەوە شتێکی لەسەر بینا ناکرێتەوەکو بڵێ وەڵام من مادە بە مادە نقطە بە نقطە خاڵ بە خاڵ ئیتیهام بە ئیتیهام جوابی بەمەوە ئەوەی هینی یەکەمە هی دووهەمیش بەڕاستی من بەلامەوە سەیرە کابرایەک بەشی هەر زۆری تەمەنی مەسئول بوو بێت مەسئولی یەکەمی جوڵانەوەیکی گەورەی وەکو جوڵانەوەی کورد بوو بێت بەم تەمەنەوە بڕوات پاکانە بکات بۆ حیزبی بەعز پاکانە بکات بۆ سەدام حوسێن تاوانی کیمیابارانکردنی شارێکی گەورەی کوردستان کە ئێستا بۆ بەڕەمز بۆ جوڵانەوەی کورد لە باتوێ بخاتە سەر نظامی باسی بخاتە سەر ئەوانەی کە ئێستا لە دادگاکانە ماکەما کرێت بخاتە سەر هاوڕێکانی خۆی من زۆر بەداخەوم بووە زۆر باشە کاک نیشانێکی شتر لەو پرسیارانەی کە بۆمان هاتووە ئەوەیە کە بەرپرسی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەوروپا وتوێتی مانگانەی نەوشیروان مستەفا 6 دەفتەر دۆلارە بەڵێ بەڕێزت جارێ یەکەم لە کوردستانی عێراق مانگانەی 6 دەفتەر دۆلاری هەر نییە ئەوە یەکێک لە دەسەڵاتدارەکانی یەکێتی لە کۆڕێکە لە ئەوروپا باسی کردووە من حەزەکەم بە خەڵک بڵێم ڕادەی ڕاستی ئەم خەبەرە بەقەدەر ڕاستی ئەو قسانەیە کە لە پلینۆما کراوە لەسەر من نە ئێستا نە لە ڕابردووە نە پارەی تەقاعودی وەرگرتووە نە موچەم هەبوو نە ئێستا موچەم هەیە لە حکوومەتی هێرێم نە موچەم هەیە لە حیزب نە پارەی خانەنشینی وەرەگرم ئەو پارەی من ئومێدم وایە ئەو برادەرە بیخاتە سەر میزانی مانگانەی مەکتەبەکەی خۆی زۆر سپاس کاک نەوشیروان سپاس بۆ وەڵامەکانت بینەرانی بەڕێز و خۆشەویستە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی ڕوبەڕوو بەدیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست شاد دەبینەوە بێگومان هەمیشە دەتوانن لە ڕێگەیەوە درێسانەی کە لەسەر شاشەکەەوە دەیبینن پەیوەندی بە بەرنامەکەتان ڕوبەڕووە بکەن تا دیداری شتر یاخۆت ڕوبەڕوو بوونەوەیشی تر هەمووتان بەخوای گەورە و میهرەبان ئەسپێرم خواتان لەگەڵ